بەڵێزان لەگەڵتان بەردەوامین لە کۆتا تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆیان لەگەڵ ئێوە بەردەوام بین بەردەوام باز لە ڕۆڵ و پێگە و گرنگی مامۆستا کراوە و باز لە کارکردنی مامۆستا کراوە لەگەڵ خوێندکارانە بەڵام ئەمڕۆ باسەکەی ئێمە جیاوازە باز لەواکەین کە مامۆستایەک کە کار بکات یان تەواوی ڕۆژەکەی کە لە ئەرکا بێت مامەڵە بکات لەگەڵ کۆمەڵێک منداڵ کە خاوەن پێداویستی تایبەتن کە کۆمەڵێک منداڵ لە خۆگرێت کە ئەڵین خاوەن پێداویستی تایبەت تەواوی ئەو منداڵانە ئەگرێتەوە کە هەر یەکە و لە ڕوویەکەوە حاڵەتێکی هەبێت حاڵەتی ئۆتیزم ADHD داون و چەند حاڵەتێکی دیکە ئەگرێتەوە ئەم مامۆستایە ئەبێت چەند گرنگ بێت کە مامەڵە لەگەڵ ئەم جۆرە مناڵانەیە کاتووە پێویستە تایبەتبەندی ئەم مامۆستایە چی بێت و ڕۆڵ و پێگەی ئەم مامۆستایە چی بێت هەروەها ئەرکی ئەم مامۆستایە لە پۆلێکا کە مامەڵە لەگەڵ ئەم منداڵانەیە کا چی بێت گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەرنگ محەممەد ئیسماعیل مامۆستای پەروەردەی تایبەت و خاوەن بڕوانامەی تایبەت بە ڕاهێنانی تایبەت یان پەروەردەی تایبەت لە وڵاتی سوید مامۆستا سڵاو دەبێت مامۆستا با بۆ دەست پێ بکەین مەبەست لە پەروەردەی تایبەت چییە؟ پەروەردەی تایبەت وەک لای من معلومە دوو جۆر پەروەردە هەیە لە دنیاە پەروەردەی گشتی و پەروەردەی تایبەت پەروەردەی گشتی پەروەردەی ئاسایشی پێوترێ ئەو مناڵە ناگرنەوە کە ئاستی ژیریان لەگەڵ تەمەنیان هاوتایە وەکو هەموو کەسێکی ئاسایی ئەتوان ژیانی خۆیان بەڕێبکەر و گەورە من لەگەڵ تەمەنی خۆیانە بەڵام پەروەردەی تایبەت شێوازێکی جیاوازی پەروەردەیە شێوازێکی پەروەردەی بۆ مناڵی کەبار هۆیەک بێ ناساین هۆیەکی ژیری بێت یاخود جەستەی بێ یاخود دەرونی بێ ئەمەش پشتە بەسێ بە کۆمەڵی پرەنسیپی تایبەت بۆ کۆمەڵی هەوڵدان و یارمەتیدانی تایبەت کە لە ڕێگەی مامۆستای ڕاهێنەرەوە یاخود لە ڕێی خێزانە پێشکەشەکرێ بۆ بەرەو پێشچوونی ئاستی ئەو مناڵانە و ئاساییکردنەوەی حاڵەتی نائاسایی مناڵەکان بەکارهێنرێ ئەمەش دابەشە بێ بۆ دوو پۆلێن لە ڕاستیا پۆلێنێکیان ئێمە دایمەوە وا بەرگۆمان کەوتووە مناڵی پەروەردەی تایبەت ئەوانن کە مێشکیان دوا بکەوتووە یان ژیریان با بڵێن دوا کەوتووە لە چاو تەمەنیانە بەڵام ئێمە بەهرەمەندانیشمان هەیە چینێکمانەیە بەهرەمەدان ئەوانی کە توانای ژیریان گەورەترە لە ئاسی تەمەنی خۆیان ئەوانە پێویستیان بە دراسات و کۆمەڵە تەقەنیاتی زیاتر هەیە لەو تەمەنی کە خۆیان هەیەە و چینی دووەمیشانە و چینەن کە ئاستی ژیریان کەمترە لە چاو تەمەنی خۆیانەوان پێویستیان بە سادەترە پێویستە بە هەوڵی زیاترە پێویستیان بە گرنگی پێدانی زیاترە ناخۆشبەختانە ئەمڕۆ لە جیهانە ئەو چینی دووەمە زیاترن چکە خەڵکێکی زۆر ئەناڵێنن بەدەست ئەوەی کە دواکەوتنی مناڵەکانیان کێشەی مەسەلەن دەرونی مناڵەکانیانەوە ئەمەش ئەچێتە هەمان ئەو چوارچێوەیە ئێوە کە زانین لە هەر خێزانەکە ئەگەر مناڵەکە بێ بەهۆی هەر بارودۆخێکەوە بەڕێست ئاماژەت پێکرد کۆت بێتە حاڵەتێکی جیاوازەوە پێویستی بە پێداویستی تایبەت هەیە پێویستی بە پەروەردەیەکی تایبەت هەبێت لەوانەیە هەندێک جار دایک و باوکەکان خۆیان بشاردنەوە لەوە چکە ئەیانەوێ مناڵەکان وەکو مناڵێکی ئاسایی بکەنە شوێنێکەوە پەروەردەیەکی ئاسایی هەبێت ئەیانەوێت مناڵەکانیان گیا نەکەنەوە لە مناڵەکان یا هەندێک جاریش بە پێچەوانەوە مناڵەکانیان لە ماڵەوە ئەهێڵنەوە تەنانەت نایانەوێ بچنە پەروەردەیەکی تایبەتیشەوە تا چەند گرنگە کاتێک کە خێزانە خاوەن منداڵێ بوو کە پێویستە پەروەردەیەکی تایبەت بوو جا لە هەرچی بارودۆخێکا بێ بخەنە پەروەردەیەکی تایبەتەوە بۆ ئەوەی لەگەڵ مناڵەکانیشە و لەگەڵ کۆمەڵگاشە بە ئاسایی مامەڵە بکات خۆی ئەسلی کێشەکە لێرەیە قبولکردنی عایلە بۆ مۆزوعی پەروەردەی تایبەت و قبولکردنی ئەو مناڵە زۆر قورسە و کێشەیەکی گەورەی دروستکرۆ لە جیهانە بە تایبەتی لە کوردستانە خەڵکێکی زۆر هەیە خێزانێکی زۆر هەیە قبولیەوە ناکەن کە مناڵەکان کە شتێکی وایە بەڵام ئەمە ئەتوانم بڵێم خەتەرترین بەشی مشکیلەکەیە چونکە بەڕێی من و بەڕێی هەموو ئەو کەسانی کە لەو بارەدا کارەکەن زووزانین و زوو بەدەمەوە چوونی کێشەکان چارەسەرکردنی کێشەکان تەخسم چۆڵی دەستنیشانکردنی حاڵەتی مناڵەکە خۆی بەشێکە لە چارەسەرەکە باشە مامۆستا لێرە ئەوەستێنم ئەمە کێ دەستنیشانیەکات مناڵێک هەیە کە جۆرێک هەڵسو کەوتەکات بەڵام من وەکو دایک وەکو باوکیانی نازانیت ئەم مناڵە کە حاڵەتەکەی چیە کێشەکەی چیە گرفتەکەی چییە چی ئەمە دەستنیشانەکات کە ئەم منداڵە پێویستی بە پەروەردەی تایبەت هەیە و یەکێک لە حاڵەتەکانی هەیە کە پەروەردەی تایبەت ئەیگرێتەوە پرسیارەکە زۆر جوانە بەڕاستی
حاڵەتەکان سەرەتا لە خێزانەوە هەستی پێکرێ کاتێک کە تۆ بینی مناڵەکەت زیاد لە مناڵی ئاسایی حەروکە زیاد لە مناڵی ئاسایی بێتەرکیزە زیاد لە مناڵی ئاسایی مەسەڵەن کێشەی بچووکیە ئەمە و معنای نییە کە بڵێن هەموو ئاژ مناڵێت جوڵە حاڵەتی ئەوەی هەیە پێویستی بە پەروەردەی تایبەتە بەڵام ئەو مناڵانە کەمتر سەرنجیان هەیە و کە زیاتر جوڵیان هەیە و نەخۆشە باوەکانی تریش هەیە وەکو ئۆتیزمۆوانە ئەوانە زووتر هەستی پێکرێ بەڵام ئەو کەسی کە دەستنیشانێکە سەرەتا لە خێزانەوە دەست پێکات دواتر بە مەراحیل ئەڕوا ئەمە بە تیمۆرکی ئەکرێ بە یەک کەس ناکرێت کە بتوانێت قرا لەسەر مناڵێک با کە ئایا چ نەخۆشیێکی هەیە یان نیەتی پێویستە لە سەرەتا لە دکتۆرەوە دەست پێ بکە و دواتر بۆ دەروونناس و کۆمەڵناس و مامۆستا و هەتاگاتە پەروەردەی تایبەت و پێویستە گرنگترین شتی حاڵەتەکەوەیە بە تەئکیدی بە حاڵەت و جۆری نەخۆشی مناڵەکە دەستنیشان بکرێ ئەو کات بنێرێتە پۆلی پەروەردەی تایبەت چونکە نیشانەکانی نەخۆشیەکان زۆربەیان لە یەکتری نزیکن زۆر جار هەیە کە ناتوانێن بە یەک کەزیان تەنها دکتۆریان تەنها دەروونناسێک قەراری ئەوە با کە بزە بچە کێشێکی نەخۆشیەکان چین و حاڵەتەکان چین کە ئەچێتە ناو چوارچێوەی پەروەردەی تایبەتەوە شکر بۆ خەڵکی ئێستا زۆر واعیە ئەو شتانە تا ڕادێکی باش شارەزایە ئەوانن کە ئەیدیێزی و فرەجوڵن و کەمی تەرکیزیان هەیە ئەیدیدیان هەیە ئەوانن کە ئۆتیزمیان هەیە ئەوانن کە کێشەی قسەکردن و هەڵس و کەوتیان هەیە ئەوانن کە کێشەی کرۆمۆسۆماتیان هەیە وەکو داون و جۆرە نەخۆشیەکتر هەشە هەر خۆی کەمی ئەندامی لەشی هەیە یاخود کەمی عقلی هەیە یان هەشە هەردووکی هەیە ئەمانە پێویستیان بە تەئکید بە پەروەردەی تایبەت و بە پۆلی پەروەردەی تایبەت هەیە زۆر باشە وەکە میشاڵێن مامۆستا خۆی ئەرکێکی پیرۆزە لەوەی کە لە دوای خێزانەوە مامۆستایە کە پەروەردەی کۆمەلگاکەمانەکە کە نەوەیەک ئەخاتە کۆمەلگاوە کە نەوەیەکی تەندروست بێت بەڵام تا چەند گرنگە ئەو مامۆستایی کە لە پەروەردەی تایبەتەوانە ئەڵێتوانێ و مامۆستایی کە لە پەروەردەی تایبەتە مامەڵە لەگەڵ مناڵەکانە ئەکا جیاوازتر بێت لە مامۆستاکانی تر لەوانەیە ئەرکەکەشی پیرۆستر بێت لە مامۆستایەتی لەبەرەوەی پەروەردەکردنەکەی جیاوازتر لەگەڵ مناڵەکە کە پێویستی بە پەروەردەیەکی تایبەت هەیە بێگومان ئەرکی مامۆستای پەروەردەی تایبەت زۆر قروسترە و لە ئەرکی مامۆستاکی ئاسایی پەروەردەی گشتی لەبەرەوەی پێویستی بە تەحملێکی زیاتر هەیە پێویستی بە کۆمەڵی تەکنیک و کۆمەڵی پرۆگرامین هەیە کە بەرجەستەی بکە لەگەڵەوە مناڵانەیە و پێویستە بە بەردەوامی چاوی لەسەر ئەو کەسانە بێت کە پێویستیان بە پەروەردەی تایبەت چونکە بەڕاستی کاتێککە خۆم کارەکەم لەگەڵ مناڵی پەروەردەی تایبەتە بە هیچ شێوەیەک بۆ یەک لە حەزەش ناتوانم چاوی لەسەر هەڵبگرم ئەبێ سات بە ساتی لەگەڵیا ئەو تەکنیکانە لێرە هەیە کە مامۆستاکان ڕابهێنرێن بێگومان تەکنیکێ زۆر زۆر بەسیتە هەموو کەس لە ماڵ توانێت دروستی بکە و هەموو کەس دەتوانێت بە قاغەز بەشتی طبیعی دروستی بکە و بەس پێویستی بەوەیە خوێنەربی بگەڕێ بە دوای ئەو تەکنیکانە بگەڕێ بە دوای نهێنی تەکنیکان و چۆنەتی بەکارهێنانی چونکە تەنها فێربوون بەس نییە بۆی کە تۆ شتێک بەکاربێنی پێویستە بزانی چۆن بەکارێنرێ بۆی کە بتوانی دەرەنجامێکی باشتە بێت لەگەڵ مناڵی مامۆستا ئارامگرتن تا چەند گرنگە لەگەڵ ئەم مناڵانەیە ڕەنگە حاڵەتێک لە حاڵەتەکان کە منداڵێکی خەوەن پێداویستی تایبەت بەردەوام شت دووبارە بکاتەوە بەردەوام وشەیەک لەسەر زاری بێ بەردەوام بێڵێتەوە یان بەردەوام خەریکی یاریە یان شتێک بێت و بیکاتەوە هەرچەند مامۆستاکە پێی بڵێ بەڵام ئەو بەردەوامێ لەسەری تا چەند پێویستە ئەم مامۆستای ئارامگر بێ لەگەڵ ئەمەیە چۆن مامەڵی لەگەڵا بکات گرنگترین بەشی کارکردن لەگەڵ مناڵی پەروەردەی تایبەتە ئارامگرتنە ئەو مامۆستانی کە ئارامیان نەبێ دیارە مامۆستای پەروەردەی تایبەت نین چکە بە دڵنیایەوە بێ ئارامگر بن و کۆمەڵە تەکنیک هەیە لەو حاڵەتانەیە زۆر کاتێ دیارترین باوترین کێشەکانی مناڵی پەروەردەی تایبەت ئەوانن کە هاوارەکەن ئەگرین تووڕەن شەڕانگێزن ئەوانە گرنگترین تەکنیک بۆ ئەمە کە لە مناڵێکەوە بۆ مناڵێکی تر بێگومان نەگۆڕێ بەڵام ئەوەی کە پرینسیپ و کەشتێکی عامی لەسرە ئەوەیە کە تۆ بە بەردەوامی بە ئارامی بمێنیتەوە بە بەردەوامی بە دەنگی نزم بمێنیتەوە بە هیچ کاتێ محاولی ئەوە نەکەی مناڵەکە بگری و هیچ کاتێ محاولی ئەوە نەکەی لەو کاتە هەڵەکەی بۆ ڕاست بکەیتەوە چونکە تۆ بۆ کەسێکی ئاسایش بۆ یەمێکی گەورە لە حاڵەتی عەسەبیەتمان لە حاڵەتێکی بێتاقەتیمان ئەگەر کەسێک هەڵەکانمان بۆ تا ڕاست بکاتەوە جێی قبوڵی ناکەین زۆر باشە هەماهەنگی خێزانەکان لەگەڵ مامۆستاکانە تا چەند گرنگە لەوەی کاتێک کە شتێکی فێرەکەن لە خوێندنگا لەو شوێنەی کە پەروەردەی تیا ئەکرێت هەماهەنگی هەبێ لەگەڵ خێزانەکە بۆیش کە بتوانێت لە ماڵەوە هەمان ئەو شتایان لەگەڵا دووبارە کاتەوە هەمان ئەم چالاکیانەی لەگەڵا ئەنجام بداتەوە بێگومان زۆر گرنگە من بە بەردەوام ئەم قسەیەم کردووە ئەگەر خێزانێک بیەوێت
مناڵەکەی زووتر پێشکەوتن بەخۆی ببینێ یاخود زووتر نەتیجەی باشبوون و گۆڕانکاری چابینێ زۆر گرنگە زۆر جار دایک و باوکان ئامادە بن لە کاتی ڕاهێنان بە مناڵەکانیانە بۆی لە ماڵە بتوان دووباریکەنەوە چونکە بەڕاستی ڕاهێنانەکان ئەتوانین بڵێن ئەگەر هەموو ڕۆژێکیش بێت چەند سەعاتێکە ڕۆژ بەشی زۆری ژیانی مناڵەکەی لە ماڵەوەیە بەسەرەوە بۆیە گرنگە خێزانەکان ئەو معلومات و بگەڕێن بە دوای معلومات و چۆنێتی هاوکاریکردنی مناڵەکانی و بە تایبەت لەگەڵ مامۆستای مناڵەکەیانە بەشدار من لە ڕاگۆڕینەوە و چۆنێتی ئەنجامدانی کردنەکە هەم لە ماڵەوە هەم لە قوتابخانەیان لە پۆلیسی پەروەردەی باشە کۆمەڵێک شت لە ستۆدیۆ ئامادەیە لەسەر ئەم مێزە پێمان بڵێیت ئەم شتانە چین و ئەو تەکنیکانە چیەکە لە پۆلێکی پەروەردەی تایبەتە بەڕێستان بەکارێ هێنن لەگەڵ ئەو منداڵانی کە خاوەن پێدەویستی تایبەتە بێگوانم شتانە هەریەکە و ئیشێکی خۆی هەیە هەریەکە و بە تەکنیکێکی تایبەت بەکارێ و هەریەکە و بۆ شتێکی تایبەتیش بەکارێ لە ڕاستیە ئەگەر پرسیارم لێ بکەی بە دقیق بۆ نمونە ئەو شتە بچووکانی کە لەویا هەیە بۆ نمونە عەفو با بڵین با لەمایانە دەست پێ لەمایانە دەست پێ باشە ئەمە خۆمان زانین کۆمەڵێ مناڵی ئاسایش کۆمەڵێک گرەی دەرونی هەیە کۆمەڵێک حەز و خولیای هەیە خۆمەڵێک ئارەزوی هەیە کە ناتوانێت خۆی تعبیری لێ بکە و دەری ببڕێ پێویستی بەوەیە و ناشتوانێت خۆی چیرۆکێکی بۆ دروستکە بڵێ من حەزم لەوە یا بۆ بێتاقەتم یا لەوە ترسم یا لەوە شەرمەکەمانە بۆیە گرنگە ئێمە ڕێی بۆ خۆش بکەین بە تەکنیکێک بە جۆرێک کە بتوانێت ئەو بەهرە شتەی باس بکە بۆی ئێمە برەوی پێبین زۆر گرنگە ئەم تاوان بە چەند تەکنیکێکی تایبەتەکرێ یەکێک لە تەکنیکەکان ئەمەیە من خۆم بە تەکنیکی باش ێزانم بەڵام تەکنیکی تریژەیە وەکو کورتە چیرۆک وەکو کورتە چیرۆکی پرسیاری بۆ ئەوکەی بۆی ئەو بینتە قسە و بتوانێت قسەت بۆ بکە لەسەر حەزەکانی خۆی یان لەسەر ئەو گرێ دەرونیانی کە هەیەی بەڵام باوترینیان ئەتوانم بڵێم ئەمەیە ئەمە ئەتوانی پیشانی مناڵەکەی بی بەم جۆرە وەصفی بکەی بڵێ ئەم مناڵە شەرمەکە لە چی شەرمەکە مەسەلا هەڵی بیتەوە بڵێ ئەم مناڵە ترساوە لە چیە ترسێ ئەو ڕاستەوخۆ ئەچێتە ناو بیرکردنەوەکە ئەو شتانی کە خۆی لێ ترسیان و شتانی کە خۆی لێ شەرمەکە تۆکرێ بە هەندوەری بگری قسەکانی مناڵەکان و جوان ئیش لەسەر ئەوە بکەی کە چۆن ئەم حاڵەتە نەفسیانەی ئەم گرێ دەرونیانی ئەم مناڵە وردە بەرەو نەمان و کەمی بڕوە و حاڵاتی زۆر باشیش دیە مەسا مناڵە پێکەنێ بۆ دڵی خۆشە و بەچی دڵی خۆشە بێ ئەتوانین لە هەمان کاتا و پرسیارانەی لێ بکەی کە ئەتەوێت لە زاری مناڵەکەەوە بیبیستی بۆی بتوانین لە داهاتوە ئیشی لەسەر بکەی من پێم وایە ئەمە شتێکی باشە هەم مناڵ فێری نوتق و قسەکردنەکە و هەم مناڵ فێری ئەوە تۆ بتوانی ئەو سەراحەتانی کە لە دڵیایەکە بە تۆ بگات و بتوانانی کای لەسەر بکەی بۆ داهاتوو بۆ بەرەو پێشچوونی ئاستی مناڵەکان زۆر باشە ئەم تەکنیکانی کە بەکارهێنرێت زیاتر بۆ کەمکردنەوەی فشاری دەرونی مناڵەکەیە یاخود بۆ لایەنی بەهێزکردنی فکری و هیزری مناڵەکە سوودی لەوەرە بێگومان بۆ هەردووکی سوودی هەیە بۆ نمونە تەکنیکانەمان هەیە بۆ مناڵی تایبەت ئەبێ ئۆپشنی بدرێتێ ناکرێت تۆ وەکو مناڵی ئاسایی نیە بە تەنها بە باسکردن یا بە قسەکردن یا بە شەرحکردن تێبگا یان فێری بکەیت و تێیپەڕێنی پێویستە ئۆپشنی بدرێتێ بۆی کە شتەکە لە مێشکیا بمێنێتەوە مهمترین شت لە فێرکردنی پەروەردەی تایبەتە فێرکردنە بەیاری چونکە بێ مناڵی پەروەردەی تایبەت چێژ وەربگرێت لە فێرکردن ناکرێت وەکو مناڵی ئاسایی نیگە ئەم تەکنیکانە دایمە بە نمونە ئەگەر من فێری مناڵ بکەم دەرگا بە چی ئەکرێتەوە من نابێ ڕاستەخۆ پرسیایی لێ بکەم چونکە خەتەرترین شت بۆ مناڵی پەروەردەی تایبەت ئەوانن کە پرسیایی ڕاستەخۆیان لێکرێت چونکە جاری وایە لە جوملەکەی تۆ تێناگەن یان ئەوان جوملەیەکیان بۆ ڕێک ناکەوێت ناتوان جوملەیەک دروستکەن تا تعبیری ئەو شتە بکە کە تۆ پێڵی بۆیە باشترە دایمە بە بەردەوامی ئۆپشنی بدرێتی اختیاراتی بدرێتێ بڵێ دەرگا بە چی ئەکرێتەوە بە هەردوو ڕەسبت هەبێ مەسەلەن بەشەکانی لەشی مرۆڤی بەم شێوە فێر بکەی بۆی لە زاکیری خۆیە بیهێڵەتەوە بە یاری فێری بکەیت چکە ئەبێ زۆرترین یاری بکە و کەمترین معلومەی وەکو زمان بدرێتێ بە باشمەسا تێکەڵکردنی ئەم مناڵانە گرفت بۆ هەم پەروەردەکە هەم فێرکردنی مناڵەکە دروست ناکات مناڵێک لایە چەند مناڵێکە لایە هەریەکە و حاڵەتێکی هەیە ئاساییە تێکەڵکرێن بێگومان بەپێی جۆری بەپێی ڕێژەی نەخۆشەکە تەئسیری هەیە
پێم وانە کە تەسیرێکی خراپی هەبێ ئەمانە ئەفم کە دوایتر جواب تێبوو ئەمانە کاری تەرکیزی مناڵن کە زۆر گرنگە بۆ مناڵی ئۆتیسم و مناڵی فرەجوڵ و ئەو مناڵانی کە توانای دانیشتنیان نییە ئەتوانین بەم شتانە دانیشێنێ مەناسینەوەی ڕەنگە کە ڕەنگە بۆ مناڵێکی ئاسایی زۆر سادە بێ بەڵام بۆ مناڵێکی پەروەردەی تایبەت تا ڕادێک زەحمەت بێت چەند تەکنیکێک بەکاربێنی تاوەکو بتوانانی فێری ئەمانەی بکەیت بێگومان بۆ جای پرسیارەکەی جەنابیش نەخێر هیچ زەحمەتیەکی تیانە و بەڵام پێویستە و چەند مامۆستایەک چەند پەروەردەکارێک لە هەمان کاتە هاوکار بن بەشدار بن مەسەن لەو پۆلیان لەو شوێنی کە مناڵەکانی تایە و باشترین تەریقەی چارەسەر بۆ زووترین بەدەستەوە هێنان ئەوەیە کە مناڵ تێکەڵی مناڵی ئاسایی بکرێت لە پۆلی ئاساییە بخوێنرێ ئەویش چەند میکانیزمێکی بۆ ڕێبخەی کە بتوانێت لەگەڵوانە بێ ئەمەش بۆ معنەیانە کە بە بەردەوام لەگەڵ مناڵەکانە بێ ئەبێ کاتی هەبێ سەرەتا هەیە مامۆستا دواتر تێکەڵ بە مناڵی ئاسایی خۆی هەنێ نەخۆشی هەیە لە پەروەردەی تایبەت پێویستی بە ئەسڵەن بە پێویست بە پۆلی گیانیە هەربێت لە پۆلی ئاساییە بخوێنێ بەڵام ئەو کەسانەشی کە پێویستیان بە سنتەر هەیە یان بە پۆلیجا هەیە ئەتوانین لە شوێنی مەسەلەن مناڵی ئاسایشە پەروەردە بکرێت و فێر بکرێت لەو شوێنە پەروەردە تایبەتە ئاستەکان جیاوازن کە مناڵێکێت بۆ ئەوێ کە پێویست بە پەروەردەیەکی تایبەت هەبێ ئەم تەکنیکانی کە بەکار هەندێ بەپێی ئاستەکان جیاوازی ئەکرێت بێگومان بەپێی ئاستەکان زۆر جیاوازی هەیە مناڵ هەیە ئاستی زۆر کەمترە بۆ نمونە ئەتوانین بە نمونەیەکی زۆر سادە بینە مناڵ هەیە 9 ساڵە بەڵام ئاستی ژیری 3 ساڵە مناڵ هەیە بەعکسەوە 9 ساڵە ئاستی ژیری 12 ساڵە 13 ساڵە بۆیە جۆری تەکنیک و جۆری بەکارهێنانی میکانیزم و جۆری بەکارهێنانی مادەکان ئەبێت لە ئاستی فکر و ژیری مناڵەکە بێت ئەمڕۆبیکانەمان هەیە ئەمە تا چەند گرنگی پێیان ئێوە لە بۆلەکەی خۆتانە تایبەت بە مناڵانی پەروەردەی تایبەت ئەمانە ئەم شتە بچووکانی کە لە مشتێکا جێ بێتەوە بەکارهێنێ بۆ ئەو مناڵانی کە لە پۆلی ئاساییە بەڵێ لەگە مناڵی ئاساییە چونکە ئەگەر ئەمان بەتاڵکردنەوەیە بۆ ئەوان کاتێکە شتێکە جوڵێنن کاتێک کە یاری بە شتێکەکەن کۆمەڵە شتی تریشی لێ بۆ نمونە ئەو شتانی کە نەرمن وەکو سکوشی ئەوانە بۆ نمونە هەندێک شت هەیە شێوەکانی پێ دروستەکرێ ئەمان بۆ ئەوان هێورکەرەوەیە ئەگەر بێت و ئێمە وەکو مامۆستا ئەمەی لێ وەرگرین مەجای نەدەین ئەمە بەکاربێنێ حاڵەتی جوڵی بۆ دروستە بێ حاڵەتی قسەکردنی زیاتری بۆ دروستە بێ حاڵەتی وەی دروستە بێت کە پۆلەکان تێک بە بۆیە بەڕێی من مامۆستاکان گرنگە ئەم بابەتانە بۆ کەسانە بەکاربێنن کازان جوڵیان هەیە چکە تۆ پێ وایە ئەم بازنەش بە هەمان شێوە هەمان ئیشەکە مناڵەکە بەردەوام ئەی جوڵێنێ لە پۆلا پێی بێت بێگومان چکە لە مشتێکا جێ بێتەوە ئەمە تەئسیر ناکاتە سەر مناڵی دەکات بزەوت ئەو ئارامە بێتەوە بەما ڕەنگە بۆ مناڵێکی ئاسایی ئەمە یاریەک بێ خۆ مەشغوڵکردنێک بێ ئەوەیەک بێ بەڵام بۆ مناڵێک کە پەروەردەی تایبەتە ئارامکەرەوەی بۆیە نابێ ئەم شتانە بەڕاستی لە مناڵی پەروەردەی تایبەت لە پۆلی ئاساییە ممنوع بکەین بۆ مناڵێکی پەروەردەی تایبەت ئەمە ڕێخستنەکەی گرنگە یاخود تەنها جوڵەکەی گرنگە چونکە ئەو چێژ لەوە بینێ کە شتێک بجوڵێن زۆر مناڵەیە بۆ نمونە خۆی ئەجوڵێ بۆ نمونە دەستی والیەکە بۆ نمونە ئەجوڵێ بە شێوەیە لە شێوەکان طبعاً ئەوە شتێکی زۆر باشە ئەو هێورکەرەوەی دەرون ئەو خۆی بۆ هێورەکاتەوە ئەو خۆی ئیسراحەتی دەرونی بەواکە لە زۆر شوێن جۆمان لێ بووە ئەڵێن تەرکیزەبا یاخود ئەم خۆی پێتەرک بکرێ ئەم هەندێک شتێک کە زەرەری نەبێ بۆ کۆمەلگا دژی کۆمەلگە نەبێ پێم باشە کە بە بەردەوامی بکرێت چکە هیچ زەرێکی نییە بەڵام ئەگەر خویەکی ناشرینی هەبوو دوو لە ئادابی کۆمەڵاتی بوو تۆتوانێت خۆی پێتەرەکەی خویەکی تری فێرکەی کە پەیوەندی بە ئادابی مەسەلەن تەئسیرێ بۆ ئادابی کۆمەلگا و ئەمانەش هەر بە هەمان شێوە خۆی مەبەستی ئەمانە بەس جوڵاندن و دەست لێوان لە مسکردنێتی لە لای مناڵ ئەمەشیان بەم شێوەیە مناڵەتوانێت چەندین هینی پێ بکە مەسەلەن شێوەکانی پێ دروستەکە مەسەلەن هەر شتێک کە خۆی بیەوێ ئەمە ئیسراحەتێکی دەرونی زۆرای بە مناڵە و زۆر گرنگە لە پێیاسە ئەوانش بە هەمان شێوە چونکە جاری وایە ئەم حرەکەیە بۆ مناڵ پێوترێت مادەیەکی نەرە پێڵەن سکوشی بزەبێت زۆر کات مامۆستا پێی وایە مەشغوڵە بەڵام مەشغوڵ نیە کاتێک کە تەرکیز لە لای ئەمەیە بەڵام زیاتر لە مادەکان تێگا زیاتر لەوە تێگا کە تۆ
باسی ئەەکەیت. ئەمەش گە لەوەی کە بۆ مناڵانی پەروەردەی تایبەت تیژە نەجا دکتۆرەکانیش بۆ کەسێک کە فشاری دەرونیەکی زۆری هەیە ئەگەر گەورەش بێت دکتۆرەکە پێڵە کە شتێک بەکار بێن لە دەستیا بێ بۆی کە جوڵەکانی کەم کاتی خودت بۆی کە دڵ و دەرونی ئارام کات و ئەو فشارە دەرونی لەسەری کەم بێتەوە. بێگومان بە تاکید وایە هەما هەر بۆ خۆشمان وایە کە ئێمە خەڵکی ئاساینەوە کاتانی کە سترسێکی زۆرمان هەیە یانەوە کاتانی کە بێتاقەتین ئەگەر شتێکمان پێ بێ لەم بابەتە ڕەنگە سترسەکەت کەمە بێتەوە حاڵی سترسمان کەمتر بێت و مەسەلەن زووتر بەرەو باشتر بڕۆین. بوونی ئەم ڕنگانە تا چەند گرنگە بۆ مناڵ و پێویستە پۆلێکی مناڵێکە خاون پێداویستی تایبەتن بە ڕەنگەکان چۆن ڕێکخرا بێت و گڵۆپ و ئەو لیدانەی کە بەکاری هەندرێتە پۆلەکە چۆن بێت. تاوان بەپی جۆری حاڵەتی مناڵەکە بەپی جۆری نەخۆشەکە ئەگۆڕێ شێوازی ئەو ژینگی کە بۆ مناڵە دروستەکرێ بەڵام ڕنگ زۆر گرنگە ئەو شتی جیاواز زۆر گرنگە بەکارهێنانی قەباری جیاواز زۆر گرنگە. ئەم لیدە ڕەنگەڕەنگانی لە بازارە هەیە گرنگە بۆی کە لە پۆلێکی منداڵێکە هەبێکە خاون پێداویستی تایبەت بێ. بەڕاستی هیچ معلوماتێکم نییە لەسەرەوە بەڵام بێگومان گرنگە پۆلەکان ڕەنگا و ڕنگ بن ڕووناکیەکان زۆر بن شتەکان بینراو بن کە لە چواردەوریانە هەیە. ئەمە فێرکردنی مناڵە بەیاری ئەو مناڵانە ئاستی زیرەکیان وەکو وتمان جاری وایە زۆر کەمە پێویستە وەکو وتم زۆرترین فێرکردن لە ڕێگەی یاریەوە بێ ئەم یاریانە بۆ هەم فێرکردنە هەم یاریە هەم چێژە بۆ مناڵەکە چکە وتمان ئەبێ مناڵ چێژ وەربگرێ لە فێرکردن ناکرێ وەکو مناڵێکی ئاسایی تەعاملی لەگەڵا بکرێ بۆ نمونە ئەمانە بەکارهێنین بەم جۆرە گەرەمە دابنین مناڵەکە زاکری بجوڵێنێ بیری خۆی بجوڵێنێ بۆ بەکارهێنانی دۆزینەوەی ئەو شتێک کە بەقەر ئەوەیە شتە لە یەکچۆکانی بێ بۆ دابنین بۆی بتوانێت بزەوت ساوا هەر لێکچوێکی ئەوانە لەویایە ئەتوانی مامۆستا مەبەستە وەکو ئەم دوو شێوەیە کە لە یەکچووە لە دوو شۆنی جیاوازە بۆی دابنیت و لە یەکچووە لە دوو شکڵی جیاوازە ئەو بتوانێت شتە لە یەکچوەکان لە یەکتری نزیک بکاتەوە ئەتوان لەگەڵ مادەکانی دەوروبەریشا کە لێکچوو بێ لەگەڵ ئەمانەیە بیتۆزێتەوە بێگومان بەڵام بە مەرحلەی زۆریەوێت تاگا بڵێ لە مەرحلەی سەرەتایە زۆر ئاستەمە لە مەرحلەی سەرەتایە جاری وایە تەنها کارەکەین لەسەر فێرکردنی یەک گوشە یان یەک پید یان یەک ئاماژە بەڵام وردە لە ستێ با ستێ وەکو جەناب فەرموود ئەتوانین بڕێنە پێشەوە بتاگەینە مەرحلەی ئەوە قورستر و زیاتر. باشە مامۆستا ڕەنگە دایک و باوکانێک هەبن کە ئێستا خاوەن منداڵی خاوەن پێداویستی تایبەت بن کە منداڵەکانیان بە جۆرێک لە جۆرەکان حاڵەتێکی هەیە. بڵێ پێویست ناکە مناڵەکەی من تێکەڵ بە مناڵی ئاسایی بکرێت و پێویست ناکە مناڵەکەی من ئەسڵەن بۆچی فێری خوێنن بێ بۆچی فێری نووسین ببێت تا چەند گرنگە کە هەموو مناڵێک پێویستی مافی ئەوەی هەیە کە فێری خوێن و نووسینەوە بێت مافی فێربوونی هەیە تا چەند گرنگە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت فێری خوێن و نووسینەوە بکرێن. لە دنیاە لە قانونی جیهانیە وایە هەموو مناڵی مافی خوێندنی هەیە هیچ کەسێ ناتوانێت مناڵ لە خوێندن دوور بخاتەوە بە هەر پاساوێک بێ بەڵام ئەوە دوجار خێزان قرارە ئایا مناڵەکە هێنێرێ بۆ خوێندن یان بۆ پەروەردەیەکی تایبەت یان بۆ شتێکی تر یان نا بەڵام زۆر گرنگە خێزانەکان ئەو زانیاریان هەبێت زۆر گرنگە و مناڵانە بنێرنە بەرخوێندن تاوەکو ئەگەر هەر نەبێ ئەم مناڵانە ئەگەر ئاستێکی ئەکادیمی بەرزیش پێشکەش نەکەن خۆتوانن بۆ خەڵکی ئاسایی بژین خۆتوانن ژیانی خۆیان بەڕێوە بن خۆتوانن بارگرایی نەبن بۆ کۆمەڵگا چونکە دوجار ئەگەرەمانە نەچنە پۆلەکانی پەروەردەی تایبەت پێش نەکەون ئەمێننەوە پشبەستوو بە خێزانەکانیان دوجار ئەبنە ئەرکێکی زۆر بۆ کۆمەڵگا هەم بۆ خێزانەکانیان بۆیە زەرورە بخرێن ناو کۆمەڵگا و فێر بکرێن و مەرحەلەکانی ژیانیش و خوێندنیش تەواو بکەن بەڕاست. ئەکرێ مناڵمانە بێت لە پەروەردەی تایبەتەوە دەستی پێکردێت لە دوایی داچوبێتە پەروەردەی ئاساییەوە بێگومان ئەکرێ گۆڕانکارێکی زۆر دروست بێ ئەکرێ لە تەمەنێکە ئەم شتانی کە لە مناڵیە ڕوویاوە کەمتر و کەمتر بێت بەڵام پێیوەستە بە ڕێژەی حاڵەتەکەی ئەو کەسەوە ناتوانین بڵێ مناڵێکی داون ئەکرێ بێ بە مناڵێکی ئاسایی لەداهاتوە بەڵام ئەکرێ مناڵێک کە ڕێژەی حاڵەتەکەی کەمتر بێ ببێ بە کەسێکی ئاسایی و وەکو هەموو کەسێکی ترژانی باش مامۆستا بەڕێستان لە وڵاتی سوید تایبەت بە پەروەردەی تایبەت خوێنوتانە و لەوێش کارتان کردووە دواتر ئێستا هاتوونەتە هەرێمی کوردستان کارەکان تا چەند لێرە گرنگی بە پەروەردەی تایبەت دراوە بە شێوازێکی ئەکادمی کار لەگەڵ ئەو مناڵانەیە بکرێت. بەڕاستی خۆشبەختانە هەوڵێکی جدی هەیە هەر لە جیهانی شاگرنگی زۆر ئەدرێ بەم بابەتە و بەڕاستی شتێکی زۆر باشیشە و مناڵانە ڕابکێشینەوە ناو کۆمەڵگە و جارێکی تر ئاشنای بکەن کە دواتر بۆ حکومەت و بۆ
کۆمەڵگە ئەبنە بارگرانی هەوڵێکی زۆر باشەیە لە کوردستان و من زۆر گەشتبیرم پێی و من خۆم ێستا لە ناوەندێکی پەروەردەی کارەکەم بەڕاستی هەوڵی زۆر جدیتیایە و میکانیزمی زۆر باش گراوەتە ڕێ و بەڕاستی زۆر ئایتمی جۆرا و جۆر و زۆر باش و هاوکارە بۆ ئەو مناڵانی کە پێویستیان پێ هەم بۆ مناڵی ئاسایی هەم بۆ مناڵی پەروەردەی تایبەت ئەو شوێنی کە من کایتیاکەم تایبەت نییە بە پەروەردەی تایبەت بەڵام بێگومان مناڵی پەروەردەی تایبەت شیتیایە ئەبینرێ و ئەیبینیم و گۆشم لێ بێ و لە مناڵاش ئەبینرێ کە هەوڵێکی زۆر جدیە و من زۆر گەشتبیرم بە ئایندە ئینشاڵڵا مناڵانی کە لای بەڕێستن لای تۆوانە خوێنن مناڵانی خاون پێداویستی تایبەتن من لە مەکتەبێکی ئاساییم لە باخچێکی ئاساییم با بڵێن بەڵام مناڵی تریتیایە کە پەروەردەی تایبەتە و با بڵێن کەسی تایبەت یارمەتیانە و زۆر بە باشی پێشەکەون و زۆر باشی خۆشحاڵیە کە بۆ جۆرە گرنگیدان هەبێت با بڵێن لە شاری سلێمانیا کە بەپی ڕێژەیەک کە نزیک و ئەوەیە کە تاچان ڕاست بێت 24,000 منداڵی خاون پێداویستی تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی دەوروبەری هەیە بەڵام زۆر گرنگە کە ئەم مناڵانش هەوەک هەر مناڵێکی ئاسایی مامەڵیان لەگەڵا بکرێت و مافی ئەویان هەیە کە فێری خوێندن و فێری نووسین ببن. سپاس بۆ تۆ مامۆستا. سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ